ئێستان جارێکی تر سڵاوتان لێبێ و لەگەڵتانە بەردەوامین یەکەم تەور و گفتوگوی ئەمڕۆژمان باس لە چەند زانیاریەکەکەین لەسەر زەکات. ئێستا ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئایا زەکات فەرزە؟ ئایا چی ئەبێ زەکات بات؟ وابێ لە چ کاتێکا زەکات بین؟ ئەو کەسانی کە زەکات هێن بە چی ئەیەن؟ تا چەند گرنگە پرس بە کەسانی شارەزا مامۆسایانی ئاینی بکەن، ئەو کەسانی کە مستحقی زەکاتن، ئەمە وەکو زەکات باسی سەرفترە بکەین، باسی خێر بکەین، ئەمانە چۆن لە یەکتر جیا بکەینەوە و لە چ کاتێکا زەکات بدرێ بۆی کە ئێمەی هاوڵاتیان بۆ نمونە لە ماڵێکا گەورەیەکە لەسێ ئەندامانی خێزانەکەی ئەژمێرێت و چی زەکاتی لەسرە کۆیەکاتەوە و بڕی زەکاتەکە چەنە ئەی بەخشێت بۆ کەسێک کە پێویستی بەو زەکاتەیە. ئێمە بۆی زانیاری زیاتر وەربگرین لەسەر ئەم بابەتە و لەسەر زەکات و سەرفترە و خێر لە مانگی پیرۆزی ڕەمەزانە میوانداری زۆر بەڕێز مامۆستا هەروەها دکتۆر محەممەد پێنجێنی ماگرۆک مامۆسای زانکۆ سەرۆکی لیژنەی فتوای سلێمانی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. دکتۆر جان سڵاو لێبێت. زۆر سپاس دائما هەر لە خێرا بژین ئینشاءالله. زۆر سپاس دکتۆر جان. باسی زەکاتەکەین. زەکات کە فەرزە لەسەر چێە پێویستە زەکات بات و ئایا لە چ کاتێکی مانگی ڕەمەزانە پێویستە زەکات بدرێت؟ وەڵا بەناوی خۆی بەخشندەوە میهرەبان سەرەتا سڵاو ڕێزم بۆ جەنابتان و بۆ بینەرانی ئازیز و ئۆبەر برا بەڕێزانی کە لە پشتی کامێرەوە سەرقاڵی ڕێخستنی ئەم بەرنامەیەن. لە ڕاستیدا شریعەتی ئیسلام و پەیامی خۆی گەورە ئەو سیستەمەی کە دایناوە بۆ ژیان هەمووی بۆ خزمەتکردنی خودی مرۆڤە، چ لە سیستەمە گەردوونیەکە چ لە یاسا ئاینەکەشی کە شریعەتێکە بۆ بەڕێکردنی ژیانی ئینسان. و یەکێک لەو پەرستانێکی کە لەسەر ئینسانی پێویست کردووە بریتێ لە زەکات. زەکات وەکو پەرستشێک و عیبادەتێک یەکێکە لە ئەرکانە گەورەکانی ئیسلام و پایەکە لە پایە گەورەکان. خودی زەکات کە لە ئیسلامە بۆچی فەرز دەکرێت؟ لە ڕاستیە زەکات دوو ژۆر زەکاتمانێن. زەکاتێکمانێت کە زەکاتی سامان و ماڵەوەی کە دەستی خێر و پەیدا دەکەن کە بازرگانی و کەسابەتە و هەر کەسە بە ئەندازەی خۆی کاسپێکە و دەستیەکەوێ. زەکاتیشمان پێڵن زەکاتی فیتر کاتێک کە ڕەمەزان تەواوەکەین و کۆتا ڕۆژی مانگی ڕەمەزانە زەکاتی فیتر دێن کە زەکاتی ڕۆژوگرتن و ڕۆژوشکاندنە. ئەم دوو زەکاتە دوو فەرسەفەی جیاوازیان هەیە و دوو بۆ چوون دوو مەرجی جیاواز و هەروەها دوو کاتی جیاوازیان هەیە. زەکاتی سامانەکانمان کە لە شریعەتی خۆی گەورە فەرز کراوە لەسەر هەر کەسێکە دارای سامانێ بێ کە پەیدا کردوێ پێوترێ نیساب بتوانێت بەو داهاتی کە کۆی کردوێتەوە پێ بوتێ دەوڵەمەند، بتوانێت کاڵایکی پێ بکرە و کەسابەتی پێ بکا کە لە مجتەمەعی ئیسلامیە بە دووش ئەقەبڵێنرێ یا ئاڵتون یازی و هەر کەس دەتوانێت 20 مسقال ئاڵتون بەقەدەر ئەندازە 20 مسقال ئاڵتونی هەبێ یعنی دەوڵەمەندە. هەر کەس بتوانێت بە ئەندازەی 200 مسقال زی و پارەی هەبێ یعنی دەوڵەمەندە. ئەو کاتە کە زیوش قیمەتی هەوە ئێستا تەقریبەن زۆر زی و قیمەتی کەمترە. ئەوانە و کاتە بنێت دەوڵەمەند. بۆچی بێ دەوڵەمەند زەکات با کەسێک کە پارەیەکی ئاوا دانراوی هەوو یاد پارێک کۆکردەوە؟ لە شریعەتی خۆی گەورە پێمانەڵێ ئێوە هەمووتان پێکۆ لە کۆمەلگەیەک هاژین، هەر کەسە ببێتە جۆرێک لە باربوونی بەسەر بەرامبەرەکەوێ هەیە. من کاتێک کە بازرگانی ئەەکەم بەڵێ پارەم پێیا کردووە خۆم ئەجوڵێم، بەڵام ئەگەر فەقیر و هەژار و کرێکارەکان نەبوونایە ئەو شتانی کە من ئەمەوێ نە ئەگوازان نە کۆ ئەکرانەوە و ناچونە بازارش و نە خەرجەکران کەوابوو هەر یەکەممان لە هەر شوێنێکە ئەجوڵێن شتێکمان دەست ئەکەوێ ئیلا کۆمەڵی خەڵکی تر پێمان و ماندووە بێ و ئەو پارۆنانی کە منی خەمە دەمەوانە لەوانێ 100 دەست و 100 پەنجەی بەرکەوت بێ جا دەستی من کەوت بێ کەوابوو سەدان کەستیان ماندوو بووە. لەمان کاتێک کە ئێمە و خەڵکە ماندوو ئەبن کاتێک کە من پارەیەکم پێ ئەبێ وەفام هەبێ بەرامبەریان لە کۆمەڵگەیە بۆ یەکا ببەخشمەوە بەرامبەر کەسانی کە ماندوو بوون تێدا و هەروەها حەقیان بەسەر منەوە هەیە. وێ لە شریعەتی خۆی گەورەدا بەبێ بەرامبەر بەبێ بوونی هیچ جۆرە منەتێک لە سەدا دوو نیمی ماڵەکانمانی فەرز کردووە ئەبێ لە ساڵەکە تەواو بوو من بگەڕم بە شوێن هەژارەکە خۆم بیدۆزمەوە بە مەمنونی بیدەمێ، نابێ بنەچشکەم بەسەریا و ناژبێ کەرامەتی بڕۆشێنم و ناژێت بە شێوەیەکیش بێ ڕۆژی ڕۆژان باسی کە میهانەی پێ بکەم چونکە ئەمە فەرزێک و واجبێکی خواییە وەکو چۆن نوێژەکانم ئەەکەم بۆی خوا لێم قبوڵکە زەکات ئەدەم بۆی خوا لێم خۆش بێ کە ئەمە وەکو شریعەتی ئیسلامی دەستەبەرکردنی هەژارانێکە کە من ئیشم پیانە کە من ئەرکم بەسەریانەوە کە کۆڵ بۆ من ئەکێشن کە عازێتیان ئەدەم لەوانەیە لە کرێکە نەمتوانێت بە حەقی تەواویان بەمە تعویزێکیان بۆکەینەوە. ئەمە لایەنێکی گەورەیەتی. لایەنێکی تریشی بەڕاستی بریتێ لەوەی کە ئەبێ ئەگیرفانی هەژارە دەوڵەمەندەکانمان ببێتە گیرفان بۆ هەژارەکانمان. هەژارەکانمان لە کۆمەلگا گە خەڵکێک هەبێ ئێمە ڕاستی ئەحساس چونکە ڕۆژوو بۆچی ئەیگرینێمە ڕۆژوو فێرمانەکات دڵمان هێندە نەرم ببێ ئەبێ ڕۆژانە لە بیری ئەوە بین کەسێکی هەژار لەکوێ هەبێ لە دەور و بەروی منە من خەمی بخۆم. بۆیە پێشەوە سەحابەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام
بەشێکیان هەموو ئێوارە لەگەڵ هەژارێکیان نانیان ڕۆژوانشکان ئەچوونە ماڵی هەژار لەگەڵ ئەوە ڕۆژوی ئەشکان سەیری ئەکرد تا لێ تێر بووە بۆی هەستکەم دڵم زیاتر نەرم ببێ تا خزمەتی هەژارانکەم بۆیە ڕۆژوو بەڕاستی پەروەردەیەکی دەرونی ئینسانە لەسەر ئەوەی کە بەردەوام ئێمە لە بیری ئەوە بین خەڵکانە ئەگە بەدەستی من ئەتوانم خەندێ بخەمە سەر لێوی ئەو خەندەیە بۆ من قازانج و سوودی هەیە چونکە پێغەمبەرگیان پێی وتم ئەگە کەسێ سرورێ خاتە سەر زبانی خەڵکێ خوا لە قیامەتە دڵخۆشێکا و ئەو سرورە خاتەوە سەر زبانی ئەو سەردەمی ئەو ئێمە فێری ئەم جۆرە بەرنامەمانەکە کاوە لە کۆمەلگای بەردەوام دەستمان دەستی خێرە زبانمان زبانی خێرە و خۆمان جوڵەکانیشمان هەموو مای خێر بن بۆ دەوروبەرەکەمان بۆیە قاعیدێکمان بۆ دانێ ئەگەر ناتوانین خێر بکەین نابێ شەڕیشمان هەبێ یعنی ئەم ڕۆژ و عیبادەتی کە ئێمەیەکەین هەموو ئەمانە لە ئێمە دروستەکە وەیە زەکاتی ماڵەکان بەم شێوازە کە شەریعەتی ئیسلام فەرزیەکە هەر کەسێ دارای ئەو سامانە بوو کە ئەم ساڵ مەسەڵەن لە کوردستانە بڕیار دراوە کەسێ 2.5 ملیۆن هەبێ و ساڵێک دای نابێت لە ماڵەوە کاری پێ نەبێ با زەکاتی لێبا لە ساڵ 2.5 لێدا 2 ملیۆن 62 دینار و نیوەکە 2500 بیدا بە هەژاران چونکە لەوەی کابرا 2 ملیۆنی لە ماڵ داناوێت ئیشێکی پێنەبێت کە ئەو بە حەقی خۆیەتی لێ ببەخشێ ئەمجا بەخشینی بەڕاستی لە شەریعەتی ئیسلامیە ئەوەنە دەرگای بۆ کردووەتەوە تەنها زەکات نییە کۆمەڵیش فەرز کردووە کۆمەڵیشمانەیە ئینفاقە کۆمەڵیشمانەیە سەدەقاتە کە ئەمانە لە خودبەخشیە خۆم ئەبەخشم بەبی ئەوەی فەرز کراوێت لەسرم کە چاکەی هەریەکان بۆ خۆی فەزیلەتێکی گەورەیە وەی لە ئیسلامە دەرگاکانی بەخشندەیی ئەوەی فراوان کردووە لە کەفارات و سەکاتی فیتر و زەکاتی واجب و ئینفاق و سەدەقاتیش بەشێکمان هەیە ئینفاقەکە ئینفاقە بریتێ لەوەی کە من کەسێکە بینم لەگەڵما ئیشەکە کارەکە بۆم یان نزیکی خۆمە خزممە پورزامە ئامۆزامە منیش توانای داراییم ئەبێ بیر لە بیر یابم ئەمانە خزمی خۆمن یا ئەوە لە بەردەستی منا کرێ کارەکە ئیشم بۆکە ئێوارەی شەکەی تەواو کرد ئەوێ ئینفاقمە بێ جیا لە مەعاشەکەشی بڵێم ئەمە 15,000 ڕۆ بیدە بە کیلۆ گۆشت ئەوە 20,000 بیدە فڵان شت ئەوانە پێڵەن ئینفاق ئەوە چاکەیەکی ئینسانی ئەوە پێڵەن فەزیلەت ئەوە گەورەیە کە بۆ خۆمی تۆمارەکەم لەگەڵ فەرزەکانە خەمە پاڵیەوە شریعەتی ئیسلامی ئەمانە هەموو فەرزەکە لە بڵین دای ناونەکردی بە سیستەمێکی ژیانی ئینسان تا لە کۆمەلگا ئەو کەسێک کە دۆڵەمەنە نەبێتە بار بەسەر کۆمەلگەوە خەڵکی ڕقی لێ نەبێ نەچین دژی شۆڕشکەین نەخێ بەڵکو حەزکەین دەوڵەمەندمان زۆر ببێ چونکە فەقیرمان کەمە بێتەوە حتا دۆڵەمەنی ئاوامان لە کۆمەلگا هەبێ زانین چەند سوودی لێ بینین ئەزانم کاتە چەند هاج کەسی بێت داما و سوودیان لێ بینێ نابنە خوانە خواز جۆرێک لە خەڵکانێک چەوسێنەر بن بما چەوسێنەوە بە پێچەوانەوە دەرگاکانی ئەوان ماڵەکانی ئەوان گیرفانی ئەوان گیرفانی هەژاران و نەدارەکانە ئەمەکو زەکاتی ماڵ شتێکمان هەیە پێڵن زەکاتی فیتر زەکاتی ڕۆژوگرتنە کاتێک ئێمە بە ڕۆژووە بین ڕۆژوەکانمان پێ ماڵەتی پێغەمبەرگیانە فەرمێ یەکێ لە سوودەکانی ڕۆژوو پەروەردگار ئیشی بە برسیبوون تونیبوونی ئێمە نییە من خۆم تینوکەم خۆ برسیکەم فەلسەفە ڕۆژوو لە برسیبوون تونیبوونان نییە لە پشتی ئەمە معنایەکی تر هەیە کاوەتانە بە نفسم بڵێم ئینی صائم فێر ببم لە بەرامبەر خەڵکە نەقسە نەجوێن نەتەعەن نەقسە پێوتن نەخوا نەخواست توانجێگرتن دەمەکەم سیرکردن ئەمانە لە خۆمان کەمکەمەوە فێرمەکە بۆ 11 مانگی تری ئایندە من جارێکی ڕێستاردێکی نەفسی خۆمەکەم بە خۆمە ئەچمەوانێک کە بێ غڵەتەکان چاکەم بۆ ئەم ساڵی ئایندەم ئەبێ من کەسێ بم لەوانە کەمترین قسە بکەم بەرامبەر خەڵکی کەمترین توانجم هەبێ کەمترین خوانە خۆ دڵێشانی خەڵکم کردبێ خۆی ڕۆژوو ئەستەکەی پێ بڵێ ئینی صائم بۆیە کە فەرمێ فەئین شاتەمە وەحد ئەگە کەسێ پێوتی جوێنی پێدا لە کاتی ڕۆژوە یا قسەی پێوتی یا وروژانتی مەچۆ جوێنی پێ بڵێ ئینی صائم من بە ڕۆژوم بەڕاستی ڕۆژوو بە نەفس ماڵێم ئیتر بەسە ئەتوانم من خۆم بگرمەوە گۆڕانکاری لە خۆمە ئاسانە و من تەنها بەس عەزمێکی پێویستە عەزمم هەبێ ئەتوانم چی سیفەتی خراپە لە خۆمە لای بەرم ئەو قسەیە غەڵەت و هەڵەیە کە بە ئینسان لە مامۆستا فێر بم بەخوا ناتوانم بگۆڕم گۆڕان زۆر ئاسانیە چونکە ئینسان خوا دروستی کردووە ئەوەندە توانای داوەتی ئەتوانێت چۆنی بوێ ئاوا بژی بەڵام تەنها ئەوەی ئیرادەکە لە ئێمە لاوازە ئەم کەسە کە بە ڕۆژوە بێ ڕۆژانە ئاگونجی لەگەڵ ڕۆژوەکەیە جابەجارێ قسە بکات جابەجارێ توانجی کێ بێ هەڵەیەکی هەبێ پێغەمبەرگیانە فەرمێ لە کاتێکا کە ڕەمەزان تەواوی ئەخیر ڕۆژی ڕەمەزان هەر کەسە لە ئێمە بەقەدەر ئەندازێ چەند خەزانی هەیە چەند کەسن لە ژیانان زەکاتێک بن پارەیەک بن بۆ یەکەمیان طهرەتەن للصائم بۆ پاکردنەوەی ڕۆژەکەی خۆمە بۆی کە من ئەم مناڵانەوە عایلانی منە گونجێ ئەماڵ و مناڵی من بوونەتە مایە عەزەبە دراوسەکان ئەگونجێ منی جوێنێکم دابێ ئەگونجێ هەڵەیەکم کردبێ بەم هەڵۆ پەڵانەمان بم بەخشی نەجایە کافاکەنەوە وەطعمەتەن للمەساکین ئەمجا خەڵکی هەژارمان هەیە بوو بەیانی جەژنە ئەویش ئەبێ کاسەی ماڵەوەی نانی تیابێ لەگەڵ ئێمە جەژن کە دڵی خۆشکەین ئەبێ دڵی خۆشکەین کە هەبوو لوقمە و خواردێکیشین بە هەژارەکانی دەوروبەرمان لەگەڵ منە سفرەکان وەکو یەک وابێ ئەمە یەکە لەو شتە جوانەی کە ئیسلام بەڕاستی فەرمانەکە بە خۆشیەکان دابەشەکەین دەستپەسەریەکەوە
بەس هێکا دابەشێکین من کە جەژنە گێڕمە بێ هەمومان دەوسەکەشم جەژن بگێڕێ فەقیرە هەژارەکەش بە جەژن گێڕە لەگەڵ برا بۆیە کە ئاگیرفانی خۆم لەم کاتەیە لە ڕۆژەکەم یەکی لە واجبەکانم کە تەواو یەکەم یەم ئەگەڕێم زانم چەند کەسینەوە چەند سەرخێزانین هەشتین حوتین ئەوەندە پارە باشم جایە 3 5 6 هزار ئەیدەم بە ئەو هەژارە بۆ ئەوش کاسەکەی ماڵی پڕ بێ ئەوەیە گەلۆشتە جوانەکان بەڕاستی کە ئێستام سەرەکەی هەموو پەیامەکانی دروستکردنی کۆمەڵگەیەکە کە هەموو گیانی سەلاری بێت لەسەر ئەخلاق پنەوە دەبوو بێت لەسەر چاکەکاری لەسەر هاوکاریکردن بەدەمەوە بوون لەسەر خوێندنەوە لەسەر لەگەڵا ژیان گیانەکردنەوەی خەڵک لە خۆت پێک و هەمومانە بین بە یەکدانە دەست بە یەک جەستە وەکو یەک جەستە لەگەڵ تێراژین ئەم کۆمەڵگەیە کە دەسم ئاساسە بێ ئەو کۆمەڵگەیە کە قورئان ناوێناوە ڕوحەما و بەینەهم هەموویان لە ناوێترا بە سۆزن بەرامبەر یەکتر کەوابوو بەبێ ئەو سۆزە ڕنگ باتۆ لە کردارمانە چۆن ڕەنگەداتەوە بە بەخشین و کردەوەکانمانە ئەمە کەی بەخشی ئەم کەسە ئەم زەکاتی فیترە لەسەر منداڵێکی ژەگە مەسەن دایک بوو بێ حتا زانایانی سەحابە ڕزای خوا لێ بێخوا منداڵسکی دایکی شە زەکاتی فیتریان بۆ داوە جانە خۆ لە ئایندەیەتە سەرم دوای دوو مانگی یا سەمەتەی دەدایکە بێ ئەوەشیان بەخشیدان بە بەخشینەکانمان زۆر بێ بۆ یەکە ئەمجا لە کوردستانی ئێمە 30,000 دانراوە ێسەکانە لە هەرێمی کوردستانە بۆ هەر کەسێک باتی سەرفە زەکاتی ئەگە بە پارە بیدا بە خواردن بیدا ئەو کیلۆ ڕوبع شتێکی وا ئەدا تا 2 کیلۆ بۆ هەر نەفەرێ ئەگەر پارەیدا 30,000 دینار ببەخشێ بە هەژان بکەمترینی 30,000 بەڵام بە نیسبەت کەسەکە کە دەوڵەمەند وەزعی مادی باشە مەسەن بازرگانێک کەلپە ئەو 10,000 چونکە گونجێ سفرەکەی ئێواران هەموو ڕۆژە گۆشتی تیا بوو بێ ئەو جیاواز ئەگەر سفرەی کەسێکی ئاساییە کە بنجێکی شاسادەی هەبووە یا بە ساوارێکی خواردووە لەوەرە بۆ ساوارخۆرەکە 30,000 دینار باشە بەڵام بۆ کەسێک کە هەموو ئێوارە سفرەی قەرەباڵغمان باشی هەبووە ئەوە حەق وایە هەر لەو سەیری سفرەکەی خۆی سەیکە با 10,000 ببخشێ بۆ نەفرێک 50 کەسن 5 کەسن 50,000 ببخشێ 10 کەسن مەسەن 100,000 ببخشێ ئەوە خۆچکۆ سەدەقەیەکە خێرەکەی زۆر گەورەیە و خۆشیە زانێ قازانجەکەشی لە قیامەتە بە دوقات و دەقات وەرەگرێتەوە لەوەرە ئەبێ ئاوا بتوانە 3,000 کەمتر نەبێت زیاتر ببخشێ ئیتر ئەتوانێت ئەمە زەکاتی فیتر ئەمانە هەموویان پێکەوانێ ئەبنە واجب یعنی زەکاتی ماڵەکەەوە زەکاتی فیتر واجبە بەڵام زەکاتی فیتر لە ڕەمەزانە ئەدرێ لەغەیر ڕەمەزان نادرێ ئەشتوانێت کابرا لە بیدایەتی ڕەمەزان دەست پێ بکە لە ناوەڕاستی ڕەمەزانێشەوە و لە پێشی جەژنیشا بەڵام باشتر وایە ئێستەکانەی متمانە یعنی زیاتر لە 10 ڕۆژ 15 ڕۆژ بمێنێ زەکاتی فیتر بدەین چونکە ئەو خەڵکەی کە ئێمە بەڕاستی حاجەی پێیەتی لە گوجەلەوە کاتە تا 15 ڕۆژە فریا بکەی بۆ جەژن قیامەتەکە پیداویستی بە جوولبەرگی خۆی و ماڵ و منداڵی لە ئێستا پارەکەی پێ بدەین بابی خاتە خزمەتی خۆی بەکاری بێنێ شەڕۆژی جەژن بێتێ فریای هیچ ناکەوێت چونکە عرف و عادەتی کۆن وا بوو بۆیە کە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سڵام هەمووی کۆ کرایەوە لە ڕۆژی جەژنە لە مزگەوت کۆ کرایەوە چونکە هەر یەک جۆر بوو هەر یەک خۆراک بوو یا خۆرما بوو یا مەسەڵەن کەشێک بوو یا شتێکی ئاواهی بۆ هێنرا لە مزگەوت دانرا نوێژەکان ئەکرد و سەلامیان نەدایەوە هەر کەسە ساع و قاپی خۆی پێ بۆ پڕێکی بێ دەماڵە بۆ خۆی خوارد ئەوە بۆیە کە بەڵام ئێستەکانە بەڕاستی خواردنەکانمان جیاوازن خواردنەکان گۆڕاوە شێوازەکەشی گۆڕاوە بۆیە وتمانە دەتوانین لە سەرەتای ڕەمەزان یا لە ناوەڕاستیە ئەتوانێت زەکاتی فیترەکەی بدا بۆ کەسێک کە گەبێ خوازیە لە بیدا بە پارەیە بە وڵات ئێستا لە ئێستادا ئێمە بەڕاستی پارەمان پێ باشە چونکە خواردنەکە خۆراکەکە الحەمدوللا هەیە زۆربەی خەڵکەکان ماڵەکە بنجەکە و ڕۆنەکەی هەر هەیە بەڵام ئەوەی کە پێویستی پارەکەیە چونکە پارە جێگرەوەی خواردن پێکڕێ کرێ پێدا پۆشاکی پێکڕێ خەرجی تری هەیە لەوانە قەرزار بێ قەرزی پێداتەوە حتا مەسە من نمونەی ساڵەکانی ترم لایەکە پیاوێکی بەڕێزە بوو هەموو جارێک مامۆستا بەخوا من خواردنە دەم ئەچوو کۆیەکە دۆهی موسڵمانانی تر پیکاوێکی هێنابوو پشتی پیاوەکە پڕکردبوو لە کیسە برنج بدی بە ماڵێکی فەقیرەوە پیاوەکە وتی وەرە ژوورەوە توی تۆرە ژوو جارەکە بدی لە مەتبەخەکە وتی ئەوانە نزیکێ 50 تقریبا 50 دانی پیشاندا بوو تیۆرە لێم کڕەوانێ ئەوانەش بەرە بۆ خۆت و پارەکەی برە مەمنون تەبم چونکە من ئەوانە بە ساڵێکیش نایخۆم بەڵام ڕاستی من کیسا کرێ خانوو نایاوە ئەوە مناڵەکەمە پێڵاوم بۆ نەکڕیوە جلم بۆ نەکڕیوە ئەگەر کرێ پارەکەیم بەرێ ئەوانژم بۆ خۆت کەواتە پارەکە باشترە مامۆستا بکرێ باشە مامۆستا لێرەیە پرسیارێک دروستە پێ کە زەکات بەم هەموو خێری هەبێت لای خوای گەورە بە چێ بدرێت چێ زەکاتی پێ ئەشێت بەڵێ ئەوەش بابەتێکی گرنگە بەڕاستی زەکات لە قورئانی پیرۆزدا بۆی دیاری کردوین مەجاڵی تیانە ئێمە ئەم لەلای تیا بکەین قورئان فەرمێ إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والغارمين والمؤلفة قلوبهم قرآن فرمي الصدقات والزكاة كانت أديكم بيكم كذب شيء فقير فقير شانسي يكمي هي فقير كي فقير أو كسانا كزداهات سرچاوي كي داهات يان لم جانانية كاسبيكي نية معاشكي نية هيج كساباتك ناكا تشاوري دستي خير من ديكا دستي بقري مساكين أوانا كوكو متخوري هريمي كردستان معاشي هي
بەڵام معاشەکەی مەسەن بەشی مەسەف و خەرجەکەی ناکە هێندێک موچە خۆرمان هەیە بەڵێ موچەکەی هەیە موچەیەکی 500,000 هەیە بەڵام مەسەفی ماڵ و مناڵی 700,000 هەموو مانگی 300 قەرزارە بێ ئەو 300,000 کاوی بە زەکات بۆی پڕکەینەوانێ ئەمانە چیەکرێ ئەمانە بەڕاستی لە شریعەتی ئیسلامیە ئەگەر وەکو دەوڵەت ئیشی زەکات موسسەیە زەکات لە ئیسلامە دەوڵەت ئەبێ سەرپەرشتیکە موسسەیەکی گەورەیە دەشکیلەکرێ کۆمەڵی خەڵکی تایبەتی بۆ لەبژێڕێ وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سڵام گەڕا بە شوێن ئەو سەحابیانەی کە خۆیان دەوڵەمەند بوون و زوهدیان لە دنیا کرد بۆ یەکە سەیدنا عوسمانی کوڕی عەفان و ئەبوبەکر سیدیق ڕەزای خوا لێبێ خۆ دەستگیان بەڕێوە برد کە چەندین جار خۆیان ماڵی خۆیان سفر کردوێتەوە یعنی هیچیان نەهێشت حتا وتوانە هیچ مناڵەکان هیچی ناوێ وتی الله ورسوله خوا پێغەمبەریان هەیە با جاری بیبەخشم چەندین جار ماڵی خۆی سفر کردووە کەسانێکە بێ ئەبێ زەکات دابەشکە ئەبێ ئەم خەڵکانە بن ئەمانە چیەکرێ بێ فەقیرەکان لە کۆمەڵگا بێ پۆلێنیکەن لە ڕێکیەوە لە ڕێی کۆمەڵی ڕێگەوە ڕێگەی یەکەممان بریتێ لەوەی کە ئەو کەسەی تەڵەن کە خۆی فێر بوو دایمەن وتی بم دەرێ ئەو بێتە عەمەل بۆی یەکێ لە قسەکانمان پێغەمبەری خوا فەرموویەتی عەلەیهی سڵات وسەلام بە زەکات مەدەن بە کەسە دەوڵەمەندە مەیدەن بە کەسێکی ذو میڕەتین ئەتوانی ئیش کات و بەڵام تەمەڵی ئیش ناکە چۆن نابێت تەمەڵخانە دروستکە لە کۆمەڵگایە ئەو کەسێک کە توانێت گەنجێکە لاوێکە دانیشتووە لە ماڵەوە ئیش ناکە معقول نییە بێ زەحمەوە دەرەوە حتا پێغەمبەری خوا جارێکیان کابرای دێ بۆ لای فەرمێن فەقیرم یا کاوکاریم کە پێغەمبەریانە فەرمێ لە ماڵەوە چیتان هەیە فەرمی قوربان حەسیرێکی ڕاخەرمان هەیە لەگەڵ قاولمیان شوێکە چێشتی تیادیانە فەرمی چۆ بۆم بێنە چوو هەردووکیانیانە لە ناو سەحابە فەرمی کێ لەمە کڕێ یەکێ وتی دەرهەمێک یەکێ دوانی دایە فەرمی 2 دەرهەم فرۆشی بە 2 دەرهەم دانەیەکیانی دایە تو چۆ بیدە بە خواردن جارەکە بێرە بۆ ماڵەوە ئەمە بڕۆ تۆرێکی بۆ کڕۆ بۆ بێنەرەوە بە درەمەکەیتە تۆرێک کڕۆ بێنەرە تۆرەکەی کە کڕێنایەوە وتی دەبڕۆ ئەمەش گولیسێکی دایە بڕۆ لەو کێوانە داد بکە بە کۆڵ بێنە لە بەڵار بیفرۆشە فێری کەسابەتی کرد دوای 1 ساڵ وای لە زەکاتی ئەدا تەنها 1 ساڵ فەقیر بوو لە شریعەتی ئیسلامیە ئەبێ بێن پۆلێنیاکەین ئەو فەقیرانە کێنجارەکە ئەبێ دانەدانە بیان دۆزینەوانێ ئەوانەی کە توانن کاسبی بکەن ئەبێ فێری کاسبیانکەین پاران پێدەین 1 جار زەکاتیان نەدێنێ بەڵام زەکاتە کاسب پرۆژەی بۆ دۆزینەوە ئەبێ ساڵی ئایندە زەکاتمان باتێ ئێتە نابێ اونجا داواکە وەکو تەماڵخانە دانیشە لە ماڵەوە هەموو ساڵی ڕەمەزان بێت و خوا بۆی بێت و خۆی دانیشە لەسەر قاچ بەڵام ئەوانە کە فەقیرن ئەوانە کە توانین کەسابەتیان نییە باشە قوربان یا کەسی دا کاسبکاران نیە کۆمەڵ دادەیەکە مێردەکەی وەفاتی کردووە خۆیەتی ناتوانێت کەسابەت کە ئەمانە حەقێتی بێ کۆمەڵگەی ئیسلامی سەری واجب بیشێنێ ئەوە واجبە سەرشانمان و زەکاتە حکومە دەبێت چاوی لێبێ و زەکاتی پایان پڕەکەینەوە کەسێکی نەخۆشە یا کەسێکی بەتەمەنەوە مەسەڵەن تەمەنی گەشتوێتە پیرەتی و تازان توانێت کاسبی بکە ئەمانە فەقیرێکن داهاتیشیان نییە ئەوانە زەکاتیان پێدەین کەوابوو فەقیری بێ پۆلێنیاکەین ئەم پۆلێکەکەمیان ڕێگەی مەسەن داتاکردنی ئەو کۆمەڵگەیە کە مەسەن بەرپرسینی ئەو وڵاتە ئەگەڕێت لە ناو شارەکانە لە کۆڵان و گەڕەکانە کە لە کاتی خۆی شەریعەتی ئیسلامی خەڵکانی هەبوو حیسبە کۆمەڵی خەڵک بوو ئیشیان تەنها گەڕان بوو بە شوێن ئەوانەیە هەر کەسە لە گەڕێکی خۆی و کۆمەڵی خوا پۆلێنیە کرد ئەم فڵان کەسە فەقیرە خۆی داوا ناکە چونکە بەڕاستی فەقیری ئەسڵی ئەوەیە لا یەسئەلوونە الناس إلحافا ناچێت خەڵکی بڵێت تو خوا بمەرێ تو خوا بمەرێ فەقیر ڕووی نایە فەقیر ئەوەیە کە مەسەڵەن هەژاریشە بەڵام لە شەرمان نایە داوا لێ بکە ئەبێت تۆ چی بیدۆزیتەوە ئەبێ دەوڵەمەندەکە بگەڕێ بە شوێنیە ئەوەی چۆن نەکرێ لە ڕێگەی خەڵک و دراوسێ و گەڕەکانەوەی متابعە بکرێ من زۆر جار هەیە خەڵکی تەلەفۆنم بۆ کاڵێ فەقیرم کە خەڵکم نادوو بۆ ماڵەکەی وانییە ئەو دەرنەچوە کەوتوێتی یا دوو خانووی هەیە خانوویەکی جوان و خانوویەکی کۆنی داناوی بۆ ڕێتادا قسۆ لەگەڵ یەکدانە تەباقێکی بچکۆلەی کۆن و عەلادینە شەڕێک وڵا ئەوە ماڵەکەمە بەڵام سەروتر دوو کۆڵان بڕۆ لاتەوە خانوویەکی سێقاتی هەیە ئەوانە بەڕاستی ئەبێ ناکرێت بە فەقیر ئەبێ حەقیقەتەن گەڕێن بە شوێنە لەڕێی پۆلێنکردنیکی دروستەوە کەمە پۆلێنکردنی زانستیمانەیە لە شڕۆلی شەرعیەوە تەریقەکانی کەم سیفەتەکانیان چۆنە کامە فەقیرە چ وەسفێکی تیا بێ چی نەبێ چی هەبێ حتا مەسەڵەن کابرا خۆراکانی چینە چی ئەکڕێ متابعی ڕۆژانەیە کرێ لە کیۆ سەدانی کیوێکە چی ئەکرێ و چی ناکڕێ ئەمە چەند ساڵە لێرەدا مەسەڵەن ناسراوە و دەروبەرەکەی دراوسەکانی ئەی ناسن خزمەکانی ئەی ناسن ئەبێ پرسیایی تەواوی بۆ بکەی ئەم بەم دیقەتەوە ئەمجا پێدرێ ئەمە یەکێکە لەوانە کە پێویستە مەساکینیش ئەوانە کە ئەزانی داهاتیانێ بە زاهاتەکان بەشیان ناکە هیچ دادێکی تریشی نییە هەیە بەڵێ موچە خۆرێکە موچەکەی کەمە بەڵام لەو لاو کاسێکی ترەکە معاشێکی لە دەرەوە بۆ دێتەوە برا کوڕێکی هەیە پارەی بۆ ئەنێرێ بەکەچێرە ئەڵێ فەقیرم هەندێک کەس هەیە نەفسێتی وایە بەسە بەردەوام ینی هەر بە خۆی بەدایمە بە فەقیر حسابەکە کە خۆی ڕەحم لە وەزعیشی باشە ئەوەش بەڕاستی بە مسکین حساب نییە داهاتێکی هەبێ و داهاتەکەی بۆ خۆی خەرج ناکە یا دایمە ئەچێ پاشەکەوت دێکا و کەمێکی هێڵێتەوە
هەمانە چه پاشەکەوتێکە خاتە بانقەوە چەند سەد هەزارێک خاتە گیرفان دواڵی نەماوەتە فەقیرم ئێوەی دانراوە لەوێ هەدانڕێت دوای خۆی بەجێ هێڵێ من ئەو نمونەم هەیە فەقیرمان بۆ فاتی کردووە لە ماڵەکەیە کە چوین کەسی نەبوو علاسە کا ساڵەکانی من کە عەسەکەم زگەی نەوەدەکان بوو دوایی سێگەن سەرینێک ئەوە گەورە پڕ بوو لە پارە 1000 دیناری تۆ کاکە چەند ساڵ سواڵی کردو ئێمە بۆچی باشە لێرایە ئەوە بەڕاستی خەتەر نەبێت پۆلێن کرێن ئەم پۆلێنکردنێش پێویستەکە بە هەم حکومەت بەشدار بێتیایە و هەم خەڵکی دەوروبەرەکان هەم مامۆسایانی ئاینی بە هەمووان پۆلێناکەی مەڵ ئەوە فەقیرەکان زۆر باش جا جەنابی دکتۆر محەممەد بەڕێزت باسی ئەم کەسانت کرد کە زەکاتەکان پێ ئەشێ ئێستا زەکات بەڕێزت هەروەها لە بەشە سەرەتاییەکە باست کردبوون منە پارەیەکی نووسست و ئەمەنەی ئەبێ بە زەکات بەڵام هەندێک جار خانووە ئۆتۆمبیلە لەوانەیە ئاڵتونێک بێت خاتونێک ئاڵتونی خۆیەتی لیرەیە لە ماڵەوە هەڵی گرتووە ئەمانە چۆن حساب بکرێت زەکاتەکەیە بزەکە زۆر جوانە یەکەمیان بەنسبەت ئەوانەی کە خانوویان هەیە ئێمە لە شەریعەتی ئیسلامیە قاعیدێکی داناوم هەر شتێ بۆ پێداویستی ضروری خۆم بوو واتە بۆ ژیانی خۆم پێویستم پێ بوو زەکاتی نییە بەڵام ئەوەی کە زیاد بوو لە ژیانی خۆم لە پێداویستی خۆم مەسە بۆ نمونە خانوویەکەم بۆ خۆمەوێ کوڕەکەشم خانوویەکیەوێ باشە کچێکیش مێ خانوویەکە مەستیان کردم بە چوارەمیان زیادە لێم پێنجەم زیادە شەشەم زیادە داتی و بازرگانانی کە خانووی زۆریانە دیانە بکرێ ئەوە بە بازرگانیە ئەو بێ ساڵانە خانووەکە بقەڵێنێ لەگەڵ قالکرێکەشی هەموو پێک و زەکاتی باش و گاوانە بۆ حاجە نین ئەچێ بە قازان بەکرێکانی ئەوان خانووی تدەکڕێ ئەرزی تدەکڕێتەوە ئەوە بازرگانیە بەس خانوویەکی دیاوە بکرێ بۆ خۆی پێژی داهاتێکە بۆ خۆی خۆشی کوڕی هەیە پێویستی پێێتی ئەمە زەکاتی نییە چونکە حاجەی خۆتە سیارێکت هەیە بۆ پێداویستی خۆتە زەکاتی نییە بۆ کوڕەکەتە زەکاتی نییە بەڵام دوانی تداوتە بکرێ ساڵانە کرێکەی ئەخۆی ئەوە سیان داوە سێ دۆریت هەیە 400 تەنکەرت هەیە ئەوانە زەکاتیان هەیە ئەو بێ قبڵە ئینزانی بایی چەنەیە و دەگەڵ داهاتەکەشی پای کردو بێ زەکاتی بیت چونکەوانە زیاد لە حاجەی خۆ من ئەوەی مەسەن بۆ بازرگانیە ئەو دادۆ خاتونی ئاڵتونێکی هەیە ئەوەی کە ئاڵتونی مارەی خۆیەتی مەسەن یا بکرێتی بۆ بەکارهێنان مەسەن بۆ ملوانکە وکو گوارە و ئەوانە ئەو بە ئەندازەیەکی تاکۆ سەد مسقاڵی زەکاتی نادا هی خۆیەتی بەڵام لیرێڵ گرتووە لە نەپاکەتایە هیچ ناکێتە ملۆ بەکار نایە بۆ قازان شڵی گرتووە بێ زەکاتی با چونکەوە بە ئەوەی بازرگانیەکە هیچ بە هەماشەوە دەوڵەمەنە یا دادێکمانی ئاڵتونی زۆری هەیە بە کیلۆ ئاڵتونی هەیە 100 مسقاڵ و 150 هەیە ئەبێ زەکات با چونکەیتەوە دەوڵەمەنە بەڕاستی ئەو نابێ و پارە بخەوێت لەوێ خەڵکی فەقیر ئیسفادە نەکا وتماقی ناویست مسقاڵ چ مسقاڵ بۆ خۆی بیکا بە خۆیەوە باشە بەس 150 دانابێ هات پێ مەسەن 50 لیرەی دانابێ 100 لیرەی دانابێ لە پاکەتە ئەبێ زەکات بە ئەوانە واجبێ سەرشانی زەکات بە چونکەوە ماڵێکی خەوتووە وەکو وایە کابراویش بازرگانیەکە و چۆن پیاوەکەیکە ژنەکەش بازرگانیەکە ئەوانە زەکاتیانە واجبە باشە مامۆستا بابەتێککە هەیە زۆر گرنگە ئێستا بینین زۆربەی کەسەکان هەیە نەخۆشە هەیە هۆکارێکی بە ساڵاتچوێ هەیە دەرمانی هەیە بە ڕۆژوو نابێت لە دوای ئێوە بی ئاینی ئیسلام بڕە پارێک دانراوە کە لە دوای مانگی ڕەمەزان لە مانگی ڕەمەزانە بیبەخشێت لە بری ڕۆژۆکەی ئایا ئەمە جیاکەینەوە لە زەکات ئەمەیەک دووەمیشان ئەو کەسانەی کە زەکاتێن بۆ نمونە لە خێزانێکە کەسێکی گەورە باوکەکە دایکەکە یاخوبرایەکە پارەکامی کۆکاتەوە تا چەند گرنگە وەکو جەنابەت فەرمووت چەند گرنگە ئێمە ئەو کەسەی کە مستحەقە بەنهێنی ئەم پارەی بینێ نەکو من تۆ چەند کەسێک تێبگەێنم ئەوە من زەکاتەکەم ما بۆ تۆش نایەتێ تۆش نایەتێ بۆستە لەوانەیە ئەو کەسە پێی عیبە ئەوەی کە پێشێ بڕوابکە و بەڕێزت فەرمووت پێی عیبە لەوانەیە خوێنکاری هەبێ کچی کوڕی گەورەی هەبێ ئەم شتیان پێ ناخۆش بێ چەند گرنگە ئەم خاڵە بەنهێنی بێت بینی تۆ خۆی گەورە بێت و خاڵ یەکەم مەگەر جواب بیت و خاڵی دووەمیشم جواب خاڵ یەکەم زەکاتی ئەوەی کە پێڵم فێڵن کەفارەت یا فیدیە ڕۆژوو جیا لەگەڵ زەکاتە زەکات و سەرفترە جیا لەگەڵ ئەوە شتێکی ترە فیدیە بۆ کەسانێکە کە جێگرەوەیە ئەو کەسێک کە ناتوانێت بە ڕۆژوو بێ لەبەر ئەوەی بەهانەیەکی هەیە کە ئەو بەهانەش بەڕاستی ئەوەیە کە جسمی تەواو نییە نەخۆشە یا کەسێکە بە ساڵات چووە یا نەخۆشەکە ڕۆژگوتن بۆی خراپە لە شریعەتی ئیسلامی تر مکەلەف نییە بە ڕۆژوەکە بەڵام بۆی بەشدار بێ لە عیبادەتەکەیە و ئەو خێرەشی بۆ بنووسێ یعنی ئەو کەسە کە نەخۆشە بە ڕۆژوو نابێ بەدانی ئەو فیدیە خێری هەموو ڕۆژەکانی بۆ نووسێ چونکە یعنی خوای گەورە من ئەگەر نەخۆشیەکەم نەبووایە ئامادە بووم بە ڕۆژوو بووم ئەگەر تەمەنە پیرەکەم نەبووە ئامادە بووم بە ڕۆژوو بووم بۆیە کە فیدیە هەمان شێوەقبێ قازانجەکەشیە بێ قازانجی وەکو بە ڕۆژوو نابێ بێ خێرێکی بۆ هەژاران هەبێ لێرەدا کەوابوو فیدیەکە جیاوازە فیدیەکە ئەیدا بە هەژاران ئەو کاتە فیدیەکە شەر نییە لە کۆتایی ڕەمەزانی شابێ هەل لە ڕەمەزانە بدرێ باشە بۆی خەڵکی فەقیر ئیسفادەی لێ بکە
کابوو زەکات نییە ئەوە شتێکی جیاوازە بەدیری ڕۆژوگرتنە ئەوە ژێکی لە ئاسانکاریەکان شریعەتی ئیسلامی کە زۆر واقعی لە هەچی حکمەکانی هەیە هەچی فەرمان و واجباتی هەیە هەمووی ئاوای استثناءاتی هەیە لە حاڵی ناتەبیعیە ئەگەر کابرا چوو مەسەن بۆ نمونە لەو حاڵتە ئێستا مەسەن محەڕەمات ئەڵێ هەچی فڵانش و فڵانش حرامە بەزای کەسێک کەوتە ناچاری ئەتوانێت مندارەوە بوو خواچوو کە جەستەی ئینسان مهمترە لەو کاتەیە بێتە فقی واقع شتێک ڕوویداوە کە ئەم شتە لە کەتوار و واقعە ناتوانین بەرەوەی ڕووی بۆسین و ئیلا بە حرامێک نەبێ کاولام کاتەیە شریعەتی ئیسلامی ڕبۆ دەکات و دەرگاکەی بۆ یەکە زۆر واقعیە باتە بە حەزاری ئیشەکە بۆ واقعی ئیشەکە بۆی لێدا کەسانێک ناتوانن بە ڕۆژوبی لەسەریان فەرەدا بێ هەدەبێ بە ڕۆژوی تاک و ئەمری ناچووکە جەستەی ئینسان بەلای خوای گەورە مهمە کەرامەتی ئەم جەستەیە بەلایەوە مهمە ئەبێ پارێزراو بێ نابێ بە عیبادەتیش ئەم جەستەیە عیبدارکەی بۆیە ڕێگە نادا لەوەدا نەخۆش بیت و بە ڕۆژوبی فیدیەکە بە ئەمە ئەویان بۆ دوو هەمەکەیان بەڕاستی بۆ دانی زەکاتی فیتر یا هەر زەکاتێک یا هەر خێرەکەیکەین شریعەتی خوای گەورە بە فەرمودەی پێغەمبەری خوا فەرمێ ئەگەر دەستی ڕاست بەخشی ناوێت دەستی چەپ پێی بزانێ بۆیە کە ئەمانە فەرزن بۆی منە بەسەر خەڵکان نەکەی بە هیچ شێوازێ ئەمە دووهەم پاراستنی کەرامەتی فەقیر پاراستنی زۆر بچووکە کەرامەتی ئینسانەکە وتمان لای خوای گەورە شیعار نییە سیستەمێکە پەروەردگارە فەرمێ ئینسان لەلای ئێمە بەڕێزە ولقد كرمنا بني آدم أم كرامته بو بني آدم علاقة بصر هموان بوني رأس بياسة سبي بياسة خلقي كردستان هاشوينه كي ما دام إنسان رزي خويه ولا لا إنسان إن شاء مسلمان رزي هي لنا مسلمان إن شاء فقير يشبه هالشيء برزي هي كل كالي يقول كابراي كي دولمنا لا مفرقينية كل كالي كي مثلا كأجر بيرن لا يخوان كل كالي كناسيب كلا سجادة مبوب ماله لقال زناي كي عينية فرقينية هم إنساني وانا زاهما والله او بوستك كمان جواز يتر نعم من بوستكم هي بوستك ما خوازه ابيكم والله شو خمره بارزم او جو بوست او هي والله لدواجاره هم خدمتي يكتركين او خدمتي من خدمتي او كم نعم كاتا وانا زانين او بشوك بوت وكاكاتك ارز مالي كسكي ارزك هذا وراسي اول خدمتي منك خدمتي جورش بوكا او كسهل كسهل هل ايش بوستك عيشك قد بقرن شو كلا بري خدمتك ابو من بيشكش يكاب من ببي بخوش زاني به همو جاري ما چەند جا وتو مانەوە توانیمە بسپاسی هەچی ئەو کارمەندانە بکەین لەم دەستگانە کە ئیشەکە پۆلیس تا بەیانی ناخەوێ ئاسایشە تا بەیانی ناخەوێ بۆ خزمەتی ئێمە ئاکا بەڕاستی بە نەخەوتنەکەی خزمەتی منەکە کە من خەوتم لە ماڵەوە ئەبێ ڕۆژێ ڕۆژا منیش بۆ فام هەیە بەرامبەری دەستخۆشێکی لێ بکەم و سپاسی بکەم و ئەگەر حاجێکی شێ بوو هاوکاریکەم لە هەمان کاتە ئەمانە ئاوا هیە بۆ ئەگەر فەقیر و هەژار هەبوو من کە پێم بەخشی ئەبێ بەڕاستی بە شێوازە بیبەخشم کەرامەتی پارێزراو بێ بۆیە کاگە کەرامەتمان نەپاراز لە شەرعی و گوناهمانەکە حتا ئەو هێندێ ئەعلانکردن و کەناڵ هەیە هێنە سەر کەناڵ و خێنە گریانەوە بە گریانەکەی پارەی بۆ پیاکەین بەڕاستی ئەوە چۆر پێچەوانە شریعەتی ئیسلامیە خوا لەگەڵ ئەوە نییە بە هیچ شێوازین ئەوە ڕازی نییە ئەگەر کەسێک ئەبەخسێ بڕوا بیدۆزێت و بیبەخشێ پێی بەڵام بین ئیهانە بە کەرامەتی بکەین سەدەقێکی پێبەخشین شەرعان دروست نییە ئیهانەکردنەکە بێتە حرام هەندێک جار کەسانێکە خاوەن ماڵن ئەترسن ئەڵێن بۆ نمونە منە گەر زەکاتەکە بم بەڕێکی بۆ نمونە بەلایەنەوە بەرچاوە ئەڵێ ماڵەکەم کەم ئەکا زۆر جار خوایەن بەڵێن ئەدات کە ئەگەر کەسێک کارێکی چاکەی کرد لە بەرامبەر خوا پاداشی ئەیە ئایاوە هەیە بۆ نمونە زەکات لە ماڵ دەرکردن وا بکات بەرەکەت بخاتە ماڵی ئەو کەسە بەڕاستی ئەمە دوو ڕەهەندی هەیە ڕەهەندێکیان ڕەهەندی نەفسیە کە ڕەهەندی نەفسیە کە یەکێکە لە قاعیدەکانە فەرمێ دایمەن ئێوە بۆ شتەکان بە چاکی بڕوانن بەردەوام ئێوە دیدی چاک و باشەتان بۆ بەرامبەرەکانتان بینە خراپە چونکە بەو دیدەی خۆت مامەڵە لەگەڵە کرێ ئەگەر من ئێستەکانە لەگەڵ ئێوادانێشم شتەکەم بچان بڵەوە خۆمە چاویان پیسە با لە چاویان لێ نەبێ مادام من ئێوە لە نەزەری منە ئێوە چاو پیسن ئەوش لەوانەیە مامەڵەکەی هەروەکو وەڵام پیاوێکی زۆر ڕەزیلە بۆیە کایە خۆماڵەکەی نەمێنێ یاخوا پارێ دەستەوە نەمێنێ دوعاکەم لێ کات چووکاڵێ کاکە ئەمە زۆر ڕەزیلە بۆیە پێغەمبەریانە فەرمێ دایمەن دیتتان بەرامبەر خەڵکی بە دیدی ئیجابی بێ ئەلێنی بەدەوام سەیریکەن ئەو ڕەهەندە خراپەی لەنفسی ئینسانە کە ڕەزیلێک هەیە ئەچێت دەریەخا بۆ خۆی بەمەی کە ئیشارەتەوە لە من و تۆ دەریەخا کە ڕەزیلە کە پیاوێکی ڕژدە دا ئەو مامەڵەی تۆش لەگەڵ پیاوای بە ڕژدیە بکاتە دوعاکەی خۆی ئەمە وەچی داوتەتێ ئەمە یەکێکە لەوان چونکە دوعای پێغەمبەرمانی عەلەیهی سڵات وسەلام فەرمێ اللهم أعط المنفق خلفا خوایە کەسێک کە دەستی کراوە ئەبەخشێ بەردەوام جێکەی بۆ پڕکەرەوانێ بەڵام ئاعطی الممسك تەلەفا ئەوەی کە ئەوای گرێتەوەی خاتە گیرفانی لە قاسادانێ خوای ئەوانە ماڵەکان تیا بەرە چونکە سوودی وە کەڵەنگەڵ نییە هەر کوێیە کاتەوە زەرەرەدا لە کۆمەکە پارەشە دەستی ئەوە کەس ئیسفادەی لێ ناکات ئەوەی کە ئەو نەزرا بێ ئەو دیدە بێ چاکەینەوە ئەو دیدە چاکە لە ناقی خۆیان بەردەوام بە ئیجابی دەوروبەرەکە سیرکە نەک بە چاو پیس سەیریان کە ئەمە یەک دووهەمیان فەرمودەی پێغەمبەری خوا و خوێنمەوانێ هەر کەسە ببەخشێ ئەفەرمێ ما نەقەص مال من صدقة هیچ ماڵێکی ئینسان لە سەدەقە قەت کەم ناکە
من نمونەی زۆر چاکم لەلایە نمونەی زیندوم لەلایە گەنجێکی بەڕێزی ئەم شارەی خۆمان ئیفلاسی کردبوو هاتە ئەو حاڵەتەی ویستی خۆی ئینتیحارکە لەبەرەوەی چونکە ئەوەندە قەرزار بوو ئەوە نەچوونە سەر قەرز حەت چیشی نەما بوو جا بەردەم دەرگایانەدا وتی مامۆستا پرسی پێکردم گوناح نییە من ئیتر خۆم بکوژم چونکە چارم نییە وتم بەڵا شەرعان گوناحە و ئەسڵ دروست نییە بۆچی چونکە کەسابەتم کرد سا ئیفلاس کردەوەتم تۆ کەسێکی گەنجی کوتۆ کە خاوەنی عەقڵێکی کەسابەت و ئیداری بی بۆچی وا مەویست بووی جی آخر مامۆستا چی گوتم وەرە ئێستا دەست پێ بکەرەوە وەرە لەگەڵ خاوەن قەرزەکانتان موعیدە داونێ کاکە بڵێ لێم بوەسن من کەسەکەم بە کەسابەت و وعد بێ ئینشاءڵڵا پشت بەخوای گەورەتان دەمەوە بەڵام وەرە لەبینی خۆت و خوش تێ بکە وەرە پەیبانێ بدە هەرچێکت دەستکەوت هەر قازانجەکەت کرد لەو سەرمایە لە سەدا دوی بەبێ هیچ مەبەستە ببەخشە خێرا حەق قازانجەکە وتیان گەشتە ناو سلێمانی فرۆشتت لە سا دوی جیاکە بیبەخشە لە ساسی جیاکە بیبەخشە ئەو وعدە بینی خۆت و خوا بە و کەسابەتکە الحەمدولایە ئێستا خاوەنی کۆمپانیایە قەرزەکانیشی هەڵدایەوە ئینسان ئەتوانێ ئەگەر ڕازگۆ بێ لە بەخشی ناقەت کەم ناکە بەس ئەگە ئەو نەزڕ و دیدەی هەبوو بۆ دیدەوانێ ماڵی بەخشی ئەها مەسەن دای من شاردیە و لە خەڵکی وای زانی هەر بڵێن وا فەقیرە نەوەڵا بڵێت وەڵە من سپاس بەخوا با دوو دوعا بۆ بکەین پێم ببەخشە بڵم خوایە بۆی زیاکەی ئەگەر بەخشی دوعا بۆ ئەکەین بەس ئەگەر نەبەخشی و کۆ کردەوانێت دوعای عەکسەکەی بۆ ئەکەین خوا لێت بسەنێتەوە چونکە ماڵی ئاوا بۆ تۆ زیادە دانناوەلیوە کە زیفادێ نەناکە من جارێکیان لە قسەی مناڵێکە بۆ ئەەکەم کە دانیشتی بووین لە شوێنێکا تەمە قوتابی و خوێنکار بوو بێتاقەت بوو تمەوە چی باز عیباش حاڵی خۆی باس کرد تۆزە گریانی هەبوو وتن کچەکەم سەبەکە چیە وتی وەڵای مامۆستاتر ئاوایی من تەلەبەیەک و وەزماوەتم ئەی باوکی وڵە باوکم تۆ باشە مەوزما زۆر باش دەوڵەمەنی بەڵام باوکم پارە لە لای ئەو ئاوا هیچ دەکە چۆ گیرفاین دەرنایەتەوە بۆ یەکە خۆم دوعاکەم یا ڕەبی خوای ئیفلاسی پێ بکەی شەو ڕۆژ دوعامە ئەو باوکەمی ئیفلاسکە بۆ چونکە ئێمە مناڵی ئەوی استفادەی لێ ناکەین کاتێک کە تۆ کە خۆت ڕەزیل بووی بۆ نەزۆ سێ دەکرد مناڵەکەی خۆشت دوعا لێکا بیفلاسکە باوکەکەی وێڵینیا خوا کەس ڕەزیل نەبێت وانێ مامۆستا دەسەکانت خۆش بێت زۆر زۆر سپاس بۆ ڕێنمایەکانە کە زانیاری داینێ لەسەر زەکات و ئەو بەخشینانەی کە ئێمە هاوڵاتی لە مانگی پیرۆزی ڕەمەزان و نەکەرمە مانگەش بەڵکو هەموو کاتەکان کاتی بەخشینە کە ئێمە هاوکاری هەژاران بکەین دووبارە سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوون زۆر زۆر بەخێر بێت دەستخۆش